بله تماشاوان نجال گور پولنا نتین هفگرتی و حالین پیوندیدار به جنگه گوارتنا روشا ساقای همو او جدرین وزه کل بن اردینه و که بردن خلوزین و نفط جدرین سرکی نجبو پیزبونا هوایی و کشو هوای و بلندبونا پلنگرمی و طاقت تیزبونا پلنگرمی عراق کشان ولاتانه جبلی هند عراق بدهان سالا گیروده چندین شرن دجوار ین هریمی و نف دولتی نافخابوی حتی چکی کیمیایی هات که بقارینان چکند نهاجی دیال بردام تتاب قارينا بجي سدمك بويا كوجينجها عراقي جالكي بيزبا بريس احمد صالح نعمه وشارزاي واري جينجيه لبغداد جلميه بريس احمد دماتا باش بايدي تشارچوفي کوب 28 دا یکم جارا عراق به باندوری و کاریگری تدا بجدارد به جوره که تایبت بو عراق هات که فکرین که واتا گلو امشین بیجینه و دست بکه که ایدی عراق به حسیایه کو روشا جینگه هاوی ولاتی و کشهاوی گله که خرابه گاوین کرداری تاویجه شكرا جزيلا على الاستضافه. زۆر سپاس بۆ میوەنداری کردنتان بێگومان ئەمە بەشداریکردنێکی گرنگە چونکە سودبەخش دەبێت بۆ عێراق و بۆ چونکە خۆتان زانیان کە لە وڵاتانێکەوە ڕوبڕووی کێشەی پیسبوونی ژینگەیی بووەتەوە هەروەها چەندین مەرج هەیە لەگەڵ وڵاتانی دیکە کە پێویستە هەموو ئەو وڵاتانێکەوە بەشدارن لە لوتکەکەدا ئاگاداری کەشوهەوا و ژینگە بن و داوا بەشداریکردنەکە بێگومان داواکراو بووە بەڵام ناتوانین بڵێنکەوە گوێی پێویستی ئەو داواکاریانە بوو کەوا پێشتر هەبوو پێشتر چەندین ئامانج هەبوون بەڵام ساڵانە ئەو بڕیارانێکەوە لە لوتکەکان دەدرێت دوا دەخرێن بۆ نمونە ساڵی ڕابردوو لە شەرم الشێخ کۆپ 28 بەڕێوە چوو بوو وڵاتانی زلهێز نەیانتوانی بوو کەوە ئەو داواکاریانەی پێشکەش کراوە 100% جێبەجێ بکەن. بله هەڵبەتە گەرم بەحسێ عێراقی بخوا بکەین برێس ئەحمەد توژی چاودێریە ڕەوشێ دیکەی پسپۆری ڤیبواری حکوومەتە عێراقی حتا نەها ئالیین پەیوەندیدار گاوێن کردداری ناوێدنە اجه بروبروبونا وان تحدياتن كشوا كو عراق دكبيتت شارچوبه وان ولات وان دبراندا كو كاريجرين خرابن كشوا لسر هيا يعني ما نديت كبوجه كزبلا دابين بك كورو كونفرنسين بباندور لبغداد بهنا جيران صبارتي في كي تو في تشاد بيني تاشان جرينجا حكومه عراق الين بيونديدار خديل في برزغري كدر كيفن يعني اسمح لي اختلف معك قليلا. بەڵێ هەندێک بۆچوونی جیاوازم هەیە لەگەڵ بەڕێزت ئەو حکوومەتێکەوە ئێستا هەیە تاکە حکوومەتە ڕێکاری پێویستی لەبارەی کاریگەریەکانی پیسبوونی کەشوهەواوە چەندی ڕێکاری گەتووەتە بەرو پەیوەندیدار هەر لەم پرسەوە ئاماژەیەکی باشیش هەیە لەبارەی ئاوەوە کە زیاتر لە 300 ملیۆن دۆلار بۆ ئەم مەبەستە خراوەتە کار بۆ ئەوەی بتوانرێت ڕێگری لەوە بکرێ هەروەها لە بواری کشتتوکاڵیش و بەتایبەتی لەبارەی بانکی کشتتوکاڵیەوە پژیرێکی زۆر هەیە بوو ئەو مەبەستە بۆ ئەوەی بتوانرێت کاریگەریەکانی پیسبوونی کەشوهەوا و کەمتر بکرێتەوە لە ڕێگەی دابشکردنی چەندین مەڕەشەی جیاواز و پاڵپشتیکردنی تەنانەت جوتیارانیش هەروەها ڕێکەوتنەکان لەگەڵ تورکیا و بە هەمان شێوە لەگەڵ ئێران بۆکردنەوەی ڕووباری کارۆن بێگومان هەموو ئەمانە ڕێکار بوون کە ئەم حکوومەتەی ئێستا گرتوویەتە بەر بەڵام بە شێوەیەکی گشتی دەتوانین ئەوە بڵین کە ئێستا عێراق دواکەوتووە لەبارەی پرسی کەشوهەوا و ڕوبەڕووبوونەوەی پیسبوونی ژینگە و کەشوهەوا بە شێوەیەکی گشتی هەر لە سەرەتای دامەزرانی دەوڵەتی عێراقەوە پشتگوێخستنێکی زۆر هەبووە لەو بارەیەوە. بله هەگەر هەم 23 ساڵن دەربازبووی بە حەزکەنج خۆیان حکوومەتە نهایە عێراقی 2 ساڵە دەبێت کێمترە ژێکیش 2 ساڵان کو دامەزرایە برێس ئەحمەد حتا سەرکومارە عێراقی بەحسێ مەترسیên عێراقی کە تایبەتی ژلایە ژینگە هێبە ژێدەرên ئاوا عێراقی کو لە وڵاتên هەرێمیتên هاتکە گرتن دیجلە و فورات ئەهوارên باشوورە عێراقی هوشک دەبن عێراق تایبەتی باشوور بەرەف جوولستان بوونێ دچیت حتا ئیران ڕێڕەوێن ئاوێژی دەگۆڕیت نەک دگیری سەدا سەرچێکە دەگۆڕیت يعني أبد تاشان ما ترسيه كجدية قالوا بوسر عراقي توزاني جي هركو دشان نفوس عراقي زيادة ترد بأنها بيتري 4 مليون مروف لسرفي عردي اللي في ولاتي دجين
مخاوف جدية ومخاوف بێگومان حقيقية مەترسیەکی ومخاوف جددی و يعني مەترسێکی ڕاستەقینەیە کە ئەمە ڕوبەڕووی عێراق و کەشوهەوا و ژینگەی عێراق بووەتەوە کە ئەمەش وەکو کێشێکی ئەمنیش دەتوانین ئاماژەی پێ بکەین. ئەمە پێویستە بە شێوەیەکی پێویست و بە وردی لێی بکۆڵینەوە و ئەو دۆخەیکەوە ئێستا لە عێراقەیە بە تایبەتی لەبارەی خۆراک و لەبارەی بەرهەمی کشتتوکاڵیشەوە ئەمە کاریگەریەکی بەسەر ئەم سێکتەرەشەوە هەیە. بەداخەوە عێراق لەگەڵ وڵاتانی جیهان و لەگەڵ سووریا و عێراق و وڵاتانی دەوروبەر ڕێکەوتنی بەپێی پێویستی نەکردووە بۆ پاراستنی ئەمە، بۆیە مەترسێکی گەورە هەیە لەم بارەیەوە. تەنانەت ئەو مەترسێش لە ئارادایە کەوە ئەو ڕێکەوتنانێکەوە پێشتر کراوە کە سەرۆکوەزیران سەردانی وڵاتانی کردووە تا ئێستا ڕێکەوتنامەیەکی باش لەم بارەیەوە نەهاتوەتە کایەوە بۆ پاراستنی ئەو دەستکەوتانێکەوە هەمانە پێویستە ڕێککەوتنێکی باش هەبێ کە ڕێککەوتنێکی نێودەوڵەتی بێ و هەردوو لا پابندی خۆیان بۆ ئەم ڕێککەوتنە پشتڕاست بکەنەوە و جەخت بکەنەوە بۆ ئەوەی بتوانێت عێراق لە ڕووی ئابووری لە ڕووی بازرگانی و بەتایبەتی لە ڕووی کشتتوکاڵیەوە خۆی بپارێزێت و ڕێگری لە هەر مەترسیەک بکات کە لە ڕێگەیەکی استراتیژیەوە ڕوبەڕووی دەبێتەوە. بۆ نمونە بۆ 50 ساڵی داهات و پێویستە پلانێکی باش هەبێت بۆ پاراستنی 50 ساڵی داهاتووی عێراق. 5 ڕێککەوتن هەبووکەوە پێویست بوو جێبەجێ بکرێن و پێویست بۆ ئەو ڕێککەوتنانە بخێنە کار کە لە ڕووی کاردانەوەەوە ئەمە پرسێکی استراتیژیە پێویستە هەر لەم بارەیەوە لەبارەی کۆپ 28 دوبێەوە دەمەوێت ئەوەش بڵێم پێویستە ئەوانەی لەوێن کە ویژدانیان هەبێ. ئەمریکا ئێستا ئامادە نییە تەنانەت بەریتانیاش و هیندستان و فەڕەنساش ئەو وڵاتانە کەوا لەوێن و لە دووبەی ئامادە بوون زیاتر ئاماژە بە ژینگە دەدەن بەڵام ڕێکاری پێویستیان نەگرتووەتە بەر و هەر خۆشیان بوونەتە هۆکارێکی گەورە. بۆیە پێویستە وڵاتانە پشگیری لە وڵاتانی دیکە بکەن کەوا ڕوبەڕووی گۆڕانکاری کەشوهەوا بوونەتەوە. بله وەکە توت بێژی پێویستە کەواتە حتا vê gavên kirdarî hat navetin bo rûpirûbûna evê tehediyata cidî tu zanî babet û pirsên jîngehê û avê û çandinê û asayişa xwerakî û heta yawezê jî hemû bi hevra girêdayîne. Kewata Iraq hember me tirsiyekê ciddiye li dûrvêkê digel Tirkiye bêgumar rêkeftinên herêmî hene pişka avê ya Iraqê heye li Dicle Furat li rîbarên digel Îranê ev hatine girtin ser hêtê hatine çêkirin asayişa avê li Iraqê di me tirsiyeke ciddî daye kewata taşan giringe gel û Iraq hikûmeta Iraqê ewlewiyetê vê pirsê bide zêdetir ser vê pirsê gel welatên cîran got û bêjan bike heta weraqên nûyên fişarî jî hebin eger pêwîst bî dijî em kar bînî ji ber ku av jiyan e Birês Ehmed av nebîdîtî jiyan nabî tu dizanî. على العراق أن يستغل علاقاته الدبلوماسية وعلى عراقەوە پێویستە سەرجەم ئەو پەیوەندە دیبلۆماسیانە سوودی لێوەربگیرێت و هەروەها هەبوونی عێراق لەم لوتکەیەدا بێگومان شتێکی گرنگە و پێویستە ئەمە بەکار بهێنێت عێراق. هەروەها عێراق پەیوەندی کەسایەتی واخود پەیوەندی کەسی لەگەڵ وڵاتان نییە زیاتر پەیوەندیەکان لە ڕێگەی نێودەوڵەتیەوە واتە نەتەوە یەکگرتوەکانەوە ئاراستەی وڵاتانی دیکە دەکرێت. پێویستە عێراق پەیوەندیەکی ڕاستە و خۆی هەبێ لەگەر وڵاتانی دەوروبەری خۆی بۆ ئەوەی بتوانێت لە ڕێگەی دیبلۆماسیەوە لەگەڵ سووریا لەگەر تورکیا لەگەر ئێران پەیوەندیەکی باشی کەس تاک بەتاچی هەبێ و بۆ ئەوەی بتوانێت هیوای هەبێت کە ڕوبەڕووی سەرجەم ئەو ئالنگاریانە بێتەوە هەر لەبارەی کۆپ 28 شەوە هەر لە ساڵانی ڕابردوودا سەرجەم لوتکەکان کە لە سەرەتاوە دەستیان پێکردوە تاوەکو ئێستا نەیانتوانیوە کارێکی زۆر گەورە بکەن کاردانەوەیەکی زۆر گەورە بکەن کەوە کاریگەری بەسەر وڵاتانەوە هەبێت بۆ ئەوەی بتوانن ڕێکاری جددی لەم بارەیەوە بگیرێتە بەر تەنانەت نەیانتوانیوە گازە زیان بەخشەکان کەم بکەنەوە. بۆیە هیچ سوپرایزێک نییە لەبارەی ئەم لوتکەیەوەکەوە بەڕێوە چووە
كحرب روسيا بله. بۆ نمونە شەڕی رووسیا و ئۆکرانیا و یان شەڕەکانی دیکە هەموو ئەوانە دەبێتە هۆی ئەوەی وزەیەکی زۆر بەکاربهێنرێت و ببێتە هۆی تێکچوون و پیسبوونی ژینگە و کەش و هەواک، چونکە ئەمە سێکتەری چەچی لەسەر هەیە و بێگومان ئەمەش دەبێتە هۆی ڕێدانی ڕێژێکی زیاتری کاربۆن. پێویستە بتوانرێت هێڵێک دابدرێت و لە ڕێگەی ڕاگەیاندنیشەوە ئەمە بە خەڵک بگوترێت. ولی برێس ئەحمەد صالح نیعمە شارەزای بیابێ ژینگەیە لە بەغداد گەلمە بوو گەلەی سوپاس ئێوارێکی خۆش.